ڕێزگرتن لە 37مین ساڵیادی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە و پێشمەرگەکانی گوردانی شوان. 37 ساڵ لەمەوبەر ڕێک لەم ڕۆژەدا لە کاتژمێر 11:35 خولەکی سەر لە بەیانی چەند فڕۆکەیەکی بۆمب هاوێژی ڕژیمی بەعسی عێراق بەڕێبەرایەتی سەدام حوسەین لە ئاسمانی شاری بچووکی هەڵەبجە لە کوردستان دەسوڕانەوە و یەکەم بۆمبە کیمیاییەکانی خۆیان بەسەر منداڵان، ژنان، پیاوان و گەنجان و بەساڵاچوانی شارەکەدا باراند. لە هەمان سەعاتەکانی سەرەتای ئەو ڕۆژە شومەدا زیاتر لە 5,000 کەس لە خەڵکی هەڵەبجە گیانیان لەدەستا یان بریندار و ژەهراوی بوون. هەڵەبجە بووە هیرۆشیمای کوردستان و برینێکی سەختی لەسەر جەستەی خەڵکی کوردستان بەجێهێشت. حکوومەتی باس گەلێک تاوانی لە دژی خەڵکی عێراق ئەنجامدا بە تایبەت لە کوردستان و لە ماوەی ئۆپراسیۆنی بەدناوی ئەنفالدا هەزاران کەسی ئیعدام کرد و لە گۆڕە بە کۆمەڵەکاندا لە ناوەڕاستی عێراق بە خاکی سپاردن، شارەکان و چەندین هەزار گوندی وێران کرد و خەڵکەکەی بەو پەڕی دڕندەیەوە لە کەمپە زۆرەملێکاندا کە زۆرتر لە پادگانێکی سەربازی دەچوون نیشتەجێ کرد. سەدام حوسەین و حکوومەتی بەعسی عێراق لە کاتێکدا تاوانی مرۆییان لە دژی خەڵکی کوردستان ئەنجام دەدا کە دوو وڵاتی زلهێزی ئەو کاتە واتە یەکێتی سۆڤیەتی پێشوو و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پەیوەندی سیاسی، بازرگانی و تەنانەت فەرهەنگی زۆریان لەگەڵ حکوومەتی بەعسە بوو. لە جەریانی شەڕ دژی خەڵکی کوردستان و شەڕی ئێران و عێراقدا حکوومەتی سەدام حوسەینیان لە بەرامبەر دۆلارەکانی نەوتی عێراقدا بە هەموو جۆرە چەکێکی کۆمەڵکوش تەیار کرد. دەوڵەتەکان و کۆمپانیا ڕۆژاواییەکان کە ئیدعای دمۆکراسی و مافی مرۆڤیان دەکرد لە تەیارکردنی سەدام حوسەین و حکوومەتی بەعسی عێراق بە چەکی کۆمەڵکوژ و کیمیاییدا بەشدار بوون و بەبێ هاوکاری ئەوان و بێدەنگی دواتریان لە بەرامبەر بەکارهێنانی ئەو چەکەدا تاوانەکانی هەڵەبجە ئیمکانی نەدەبوو لە جەریانی بۆمبارانی کیمیایی هەڵەبجەدا ئەوەی کە بە کۆمەڵگای جیهانی ناو دەبرێت لە بەرامبەر تاوانەکانی سەدام حوسەین و بۆمبارانی کیمیایی شارێک بە هەموو دانیشتوانیەوە بێدەنگ بوون. تەنانەت لە ساڵەکان و دەیەکانی دوای ئەم تاوانانەش لێکۆڵینەوەیەکی ڕاستەقینە لە دژی ئەو حکوومەت و کۆمپانیانەی کە لە دروستکردنی بۆمبی کیمیاییدا یارمەتی حکوومەتی بەعسیاندا بوو نەکرا و بێدەنگیان هەڵبژارد و بەڵگەکانیان شاردەوە. ئەمڕۆ و دوای گیان لە دەستانی 5,000 کەس لە شاری هەڵەبجە لە کوردستان و لە 37 ساڵ لەمەوبەر وڵاتەکانی کۆمەلگای عەرەبی پشتیوانانی سەدام حوسەین لە ڕۆژاوا و کۆمپانیا ڕۆژاواییەکان بەڵگەکانی هاوکاریان لەگەڵ حکوومەتی بەعس شاردوتەوە و تەنانەت لە ئاستی میدیاییشدا باسی لێوە ناکەن. ئەگەرچی ئەو باڵندە و گیان لەبەرانەی کە لە بۆمبارانی کیمیایی هەڵەبجەدا مردن گۆڕ و ناونیشانیان نییە، بەڵام لەوانەیە هەر ئێستاش کەوە خۆش ئاوازەکانی ئەو دەڤەرە ئاوازی خەمگین بخوێنن بۆ ئەو پەلەوەرانەی کە لەگەڵ 5,000 مرۆڤدا بوونە قوربانی بۆمبارانی کیمیایی. کاتژمێر 11:35 خولەکی وەها ڕۆژێک لە 37 ساڵ لەمەوبەردا لە مێژووی تاوانەکانی شەڕدا دەمێنێتەوە. خەڵکی هەڵەبجە و کوردستان شارەکەیان سەد لە نوێ ئاوەدان کردەوە و سەدام حوسەین و حکوومەتی بەعس لە گۆڕدا ڕزین. ئەم ڕۆژانە هەروەها ساڵیادی گیان لە دەستانی پێشمەرگەکانی گوردانی شوان یەکێک لە گوردانە لێهاتوو قارەمانەکانی کۆمەڵەیە. ئەم پۆلە لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە کاتی ڕوودانی هێرشەکە بۆ سەر ناوچەی هەڵەبجە لە گوندی سنووری بیارە لە حاڵی پشوداندا بوون و بە دەستپەیکی هێرشەکە بە مەبەستی خۆ دەرباسکردن لە ناوچەی شەڕەکە گوندەکەیان بەجێهێشت و ڕێگاکەیان بەرەو پشتی بەرەکانی شەڕ گرتەبەر. بەڵام لەم ڕێگایەدا تووشی دوو کێشەی سەرەکی بوونەوە. یەکەم ئەو گازە ژەهراویەی کە لە فەزای ناوچەکەدا بڵاو بووە کاریگەری لەسەر ئەوانیش کردبوو
و توانایی جوڵەی ئەوانی بەتوندی کەم کردبەوە و دووهەم ئەو پردەی کە دەیتوانی ڕێگای پاشەکشەیان بێت بەرەو پشتی بەرەکانی شەڕ کەوتووە ژێر کۆنتڕۆڵی هێزەکانی ڕژیمی ئێران و تێکدرابوو. هیچ ڕێگایەک بۆ پێشمەرگەکانی گوردانی شوان نەمابەوە جگە لە پاشەکشە بەرەو دەریاچەی سیروان، شوێنێک کە هێزەکانی کۆمەڵە لەو بەری دەریاچەکە چاوەڕێی ئەوانیان دەکرد. هەوڵی هێزی یارمەتیدەر بۆ ناردنی بەلەم بە ئاکام نەگەیشت و چەند کەس لە هاوڕێیان لەم ڕێگایەدا گیانیان لەدەستا. لەوەها دۆخێکدا بوو کە گوردانی شوان لە قامی شەڵانەکانی تەنیش دەریاچەکە لەگەڵ هێزەکانی ڕژیم تووشی شەڕ بوون و پێشمەرگە ماندوو بریندارەکان لە شەڕێکی سەخت و نابەرابەردا تا دوایین فیشەکەکانیان شەڕیان کرد. ژمارەی قوربانیەکانی ئەم ڕووداوە 68 کەس بوون کە 12 کەسیان بە دیلی کەوتنە دەستی دوژمن و دواتر 11 کەسیان دوای تەحملی ئەشکەنجە و ئازارێکی زۆر لە زیندانی ڕژیمی ئیسلامیدا ئێعدام کران. لە 37مین ساڵیادی بۆمبارانی کیمیایی هەڵەبجە و گیان لە دەستانی پێشمەرگەکانی گوردانی شوان و هەزاران کەس لە خەڵکی شار و ناوچەی هەڵەبجە یاد و بیرەوەریان بەرز ڕادەگرین. بە هیوای ڕۆژێکی کە ئەو شەڕ و ئەشکەنجە و زیندان و هەژاری و نایەکسانیەی کە سیستمی سەرمایەداری هۆکار و سەبەبکاری مانەوەیەتی جێگەی خۆی بدات بە ئاشتی، ئازادی، خۆشگوزەرانی و یەکسانی مرۆڤەکان کە ئامانج و ئارمانی هاوڕێیانی گیانبەخت کردووی گوردانی شوان بوو.